برین بە برینم ئازادی ئەچریکێنێ، جریوە بە جریوەی ئەستێرانم شەوقی هیوا ئەزریوێنێ. شەنگە شاری شۆڕەشی سووری لە مێژینەم، ناونیشانم ڕاپەڕینە و بەرخۆدان، ژوانگەی ئاشقانی خاک و خەڵکم ئەسنەم. چۆپیکێشی شۆڕەشی سوورم مەریوانم لە شانە، دەستم لە دەست موکریانە، پشت و پەنام کرماشانە. هەواری چەواری شەقژەن سووری دەنووک ئاڵم، دژ بە داگیرکەرە ڕاپەڕیون. کچ و کوڕم گەنج و کاڵم، شەنگە شاری شۆڕەشی سووری لە مێژینەم، ناونیشانم بەرخۆجان و ڕاپەڕین ئەسنەم. ئەم شارە هی بەڕێز کاک نیزام زەکەریایی بوو کە بۆتانم خوێندەوە. بەڵێ کاک شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە، سڵاو لێبێت و زۆر سپاس بەشداری بم بەنامەیە. منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کاک شۆڕش. 25 خەرمانان دووهەمەین ساڵوەگەری شۆڕشی ژینایە. کۆمەڵە وە کۆمەڵێکی زۆر لە حسە بۆ ڕێکخراوی سیاسی و مەزانی لە دەرەوە لە ناوەی وڵاتیش بانگەوازیان بۆ بەڕێوەچوونی مانگرتنی سەرتاسەری ڕاگەیاند بووە، بینیمان کە جوابیشی وەرگرتەوە. ڕای بەڕێستان سەبارەت بە ناوەڕۆکی شۆڕشەکە و گرنگی بە سەرکۆتن گەیاندنی ئەم مانگرتنە چییە؟ بڕوای من زاڵبوونی ئیرادەی خەڵکی کوردستانە بەسەر هێزی سەرکوت و داگیرکاری کۆماری ئیسلامی. جارێکی تر خەڵکی کوردستان دووپاتیان کردەوە کە ئیرادەی ئەوان زۆر قایمترە، زۆر گەورەترە لەو هێزەی کە کۆماری ئیسلامی بیەوێت بە داگیرکاری ئەو ئیرادەیانە لێزەوت بکە. بە خۆشحاڵیەوە جارێکی تر ئامانگرتنێکی گشتی یا بە نەوەیەک ئینسان دەتوانێت بڵێ ڕێفراندۆمێکی گشتی لە کوردستانە بەڕێوچوو و جارێکی تر کۆماری ئیسلامی لەوێ لەگەڵ مقاومەت و خۆراگری خەڵکی کوردستان ڕوبەڕووبەوە و خەڵک جوابی کۆماری ئیسلامی و سەرکوتەکانی کۆماری ئیسلامی و زەخت و زۆرێک کە لە ماوەی ڕابردوودا بۆ هەموو فعالینی سیاسی بۆ بنەماڵەی زیندانیان بۆ بنەماڵەی و کەسانەی گیانیان لە شۆڕشی ژینا و شۆڕش هایترا لە دەستداوە بۆ فشارخستنە سەر ئەحزابی سیاسی لە کوردستانە جوابی هەموو ئەوانەی بەنەیەکی تر بەو کۆمارە داپڵۆسێنەرە سەرکوتەی وەرگرتەوە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش. بیزۆکان نیشانە دەن کە ئەتسابێکی یەک پارچە بۆ ساڵوەگەری شۆڕشی ژینە بەڕێوە چووە لە شارەکان، ئەتوانین بە شارەکانی سنام، مەهاباد، ڕەوانسەر، سەقز، بۆکان، بانە ئاماژە پێ بکەین وە سایری شارەکانی تریش. کاک شۆڕش، شۆڕشی ژینە تا ئێستا کۆمەڵێک دەستکەوتی بەدەست هێناوە بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتانە بپارێزین و بۆ هەم ئەوەی کە بەردەوامی و پەرستاندنی شۆڕشەکەیش زەمانەت بکەین دەبێت چ بکەین؟ خودی ئەم کارانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووداوە ئینسان دەتوانێت بڵێت لە 2 ساڵی ڕابردوودا کراوە دەتوانێت بە ئێمە نیشان بدا بۆ پێشبردن و ڕاگررتنی شۆڕشێک کە زۆر ڕادیکاڵ بوو، پێشکەوتوو بوو و مەجموعەی دەستاوردی هەرێ زۆر گەورەی بوو. چۆن دەبێت کار بکەین؟ ئێمە دەبینین کە لە 2 ساڵی ڕابردوودا بە چڕی کۆماری ئیسلامی هەوڵی داوە بەشێک زۆر لەو دەستکەوتانە لە خەڵک بسێنێتەوە، بە نەوەیەک سەرکوتەکانی زۆرتر کردووەتەوە، بە نەوەیەک ترس و وەحشەتی خسووەسە ناو کۆمەلگا، بنەوەیەک ویستویەتی بەشێک زۆر لەو شوێنانەی کە دەتوانن درێژە پێدەری ئەم شۆڕشی ژینابن بە نەوەیەکەوانە خەفە بکە، بەڵام بەداخەوە نەیتوانیوە ئەو کارە بکە. بەشێک زۆر لەم کارانە دەکرێتە بەرحاڵ شۆڕشی ژینا شۆڕشێکی ڕۆژانەیە و بەردەوامبوونی ئەو شوێنانەی کە بەشێک زۆر لەو ویست و داواخوازیانەی شۆڕشی ژینا پەرە پێدەدەن. من پێم وایە دەتوانێت لە داهاتوودا هەموو ئەو دەستکەوتانە بپارێزێ و پەریان پێ بدا. کوێنەنەوانن بە نەزەری من مەجموعەی خاڵن، یعنی
مجموعەی خواستن مجموعەی متاڵبەی ڕادیکاڵن کە ئینسان دەتوانێت شاریان پێ بکە مەسلەی تەنیا لەوەدا نییە کە کۆماری ئیسلامی یعنی ئەو بزوتنەوەیە دەتوانێت کۆماری ئیسلامی بڕوخێنە یانە من مەبەستەکەمەوەیە کە بتوانێت هەر ئەمڕۆ تەغیر و تەحوڵاتێک لە کۆمەڵگەدا ئیجاد بکە ئەو فەرهەنگەی کە بە درێژایی مێژوو بە دژی ژنان لە ناو کۆمەڵگەدا بوو ئێستا دەبینین دوای 2 ساڵ زۆر گۆڕاون پیاوسالاری زاڵبوونی مەزهەب ناموسپەرستی قەتڵ بە بۆنەی ناموسەوە و بەشێک نەبوونی ژنان لە عەرسەی کۆمەڵگەدا لە عەرسەی سیاسەتدا هەموو ئەوانە بووە بە گوفتمانهایەکی سیاسی دیارە تا کۆماری ئیسلامی لەسەر حکوومەت بێت زۆر سەختە ئینسان بتوانێت هەموو ئەوانە بە شێوەیەکی ساختاری بگۆڕێ بەڕام ئەو ڕەوەندە دەستی پێکردووە وشیاریکی کۆمەڵگەی دەستی پێکردووە ئێمە دەبینین منزورەکەمەوە بوو لە کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات بێت ئێمە دەتوانین بازم هەر کار بکەین خۆمان حازرتر بکەین بۆ دوای ڕوخانی کۆماری ئیسلامی یعنی ئەو بزوتنەوانە بە نەوعێک هەر ئەمڕۆیش توانیویانە تەغیراتێکی زۆر گەورە بدەن بە نسبەتی 5 ساڵی پێش بە نسبەتی 2 ساڵی پێش ئەو تەغیراتە هەموو نەتیجە و دەستکەوتی شۆڕشی ژینایە گەرچی کۆماری ئیسلامی پێشووتری شارەم پێکرد بە سەرکوت بە هەوڵدان بۆ لە ناوبردننی ئەو شۆڕشە زۆر هەوڵی داوە بە ئەشکاڵ و شێوە های جۆرا و جۆر بەڵام تا ئێستا نەیتوانیوە و ئەوەش دەلیلەکەوەیە کە ئەو بزوتنەوانە لە ناخی کۆمەڵگەدە مەسلەی ژنان وتم یەکێ لەوانەیە مەسلەی ئەو پەیوەندیە کە لە ناو نەتەوەهای ناو چوارچێوەی جوغرافیای ئێراندا شکلی گرتووە هەنێ ئەگەر هەرکام لەو نەتەوانە هەوڵ بدەن ئەو شۆڕشە بەهی خۆیان بزانن و خەڵکی تری لێ بێگانە بزانن یعنی محەلی دەبێتەوە شۆڕشەکە و ناتوانێت هەموو ئەو مافوداوەخوازیانێ خۆی بەنجام بگەین ئێمە دەبینین نەتەنیا لە چوارچێوەی ئێراندا لە دەرەوە ئێران لە سەتحێکی بینەلملەلیدا ئەو شۆڕشە گایم بوو بە هەوێنێک بۆی کە خەڵکانی تریش لەگەڵ یا خۆیان لە ناو ئەو شۆڕشەدا خۆیان ببینەوە زۆر ژنانی فەمینیست لە هەموو قارەکانی دنیادا بەڕاستی لەگەڵ ئەو شۆڕشۆ لەگەڵ ناوەرۆکی هەم شۆڕژگەڕانە و هەم ڕادیکاڵەکەی زۆر هاوڕا بوون بۆیە بە نەزەری من یەکێتر لەو دەستکەوتانێ ئەوەیە کە هێشتا هەر بەردەوامە یعنی دەبینین لە بینی ئەو نەتەوانە زۆرتر پێشووتر شارەمان پێ کردووە بە درێژایی دروستبوونی دەوڵەت نەتەوە لە ئێراندا هەوڵدراوە نەتەوانە لە یەک دوور بخرێنەوە بەڵام شعاری ژن ژیان ئازادی توانیویەتی هەموو ئەو خەڵکا و هەموو ئەو ژنانە و هەموو ئەو خەڵکەی کە لە ژێر ستەما بوون بە یەکەوە گرێ بداتەوە و مەسەلەی تەمینی مەعیشەتە ئینسان پێشەوەی بتوانێت شەڕ بکە بۆ ئازادی شەڕ بکە بۆ بەرابەری احتیاجی بەوە هەیە نانی بێ ئاوی بێ و سەقف و پەناگایەکی ببێ هەوڵدان بۆ مبارزە بۆ ژیانێکی ئازاد بۆ هەموو ئینسانێک کە لە ناو شعارەکەدا هەیە ژیان بەو مەعنا هەموو ئینسانێ دەبێ مەعیشەتی بێ ئەگەر ئینسان مەعیشەتی نەبێ کە پێشتر ئێستا ئیشارەم پێکرد نان و ئاو و لیباس و سەرپەنایەکی نەبێ بەردەوام ناتوانێت بە دوای ئازادیدا بێ بەڵکو هەر بە دوایەوەیە کە ئەو مەعیشەتە تەمین کە ئەوەیش بەشێک بووە لەو شۆڕشە کە ئێستا لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا زەبت کراوە چاولەکەن ئەو هەمووە تەبلیغات و شعار و وعدە و وەعیدانەی کە دەوڵەتی پزیشکی پێش بە دەسەڵات گەیشتنی داویەتی ئێستا دەبینن کە هەر لە ڕێوە خەریکی گرانکردنی قوتی خەڵکە نان کە گرنگترین بەشی ژیانی ئەو خەڵکەیان تەمینی ژیانی ئەو خەڵکەیە نانیان گران کردووە دەنگو بۆ ئەوە هەیە بنزین گران بکەن تەوەڕۆم چەندین بەرابەر بووتەوە و ئەمە چارەیەک نییە جگە لەوەی کە ئەم خەڵکانەی کە لە تەمینی ژیانی خۆیان بەشێ زۆر لە کرێکاران هەموو کرێکارانەوە تەبەقەی کرێکاری کۆمەڵگەی ئێرانیش لەگەڵ ئەو شۆڕشە کە بۆ ژیانێکی باشتر بوو هاوڕا بوو و بەشی فەرهەنگی ئەو یانێ بەشێ فەرهەنگی ئەو شۆڕشەش بە نەزەری من ئەویش بازن فەرهەنگێکی پێشڕە و مۆدێرن تۆ دەبینی لەو توولی 2 ساڵی ڕابردووداوە بە تایبەتی لە دەورانی خودی شۆڕشی ژینادا
بەدەیان سرودی شۆڕشگێڕانە بە سەدان شاری شۆڕشگێڕانە و ڕادیکاڵ نووسراوە و مەخالە و گفتمانهایەکی زۆر ڕادیکاڵ و پێشڕە و هاتووە سەکایە و هەموو ئەوانە هێشتا هەر بەردەوامە و پێم وایە پاراستنی ئەو دەستکەوتانەوە ئیدامەدانی زۆر مسەوگەرە هەر ئەمڕۆ نیشانەیەکە ئەمڕۆ دوێنێشکە خەڵکانێکی زۆر لە دەرەوەی وڵات یادی و شۆڕشیان کردوسەوە نیشانی داوە کە ئەو شۆڕشە هەر بەردەوام. زۆر سپاس کاک شۆڕش. لەم مۆقعەتەی ئێستای شۆڕشی ژیناکە لە دووهەمین ساڵوەگەرین و ئەو بانگەوازەیە کە لەلایەن کۆمەڵەوە کۆمەڵی ئەحسابیش بانگەوازکرا بوو بۆ مانگرتنی گشتی بەڕێستان داواتان چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی کۆڕ و کۆمەڵ ئازادی و یەکسانی خوازەکان و ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چییە بۆ پشتیوانی لە مانگرتنە گشتیەوە داخوازیەکانی ڕەوای خەڵکی ئێران و تێکۆشەرانی بەشدار لەو شۆڕشەدا؟ بەنظری من بەشێ زۆر لە چالاکوانانی سیاسی کاری خۆیان بەڕاستی بەباشی ئەنجام داوە. ئەوەی بە کوردستان هەڵدەگەڕێتەوە هەموو ئەو ویدوانەی کە دەیبینی هەموو تەسویرانەی کە بە ئێمە دەگێ بەشێ زۆر لە شارەکانی کوردستانەوە کە ئێوە شارەتان پێکرد هەر لە سەردەشت و شنۆ و بۆکان و سەقز و مەریوان و سنە و هەموو ئەوانە بەڕاستی لە ناو مانگرتنێکی گشتی زۆر بەشکۆن بۆیەوە نیشان دەدا نەتەنیا ئەو کەسانەی چالاکوانانی سیاسی کاری خۆیان بەباشی ئەنجام داوە بەڵکو خەڵکی کوردستانیش لە پاڵی یانێ هەمیشە جوابی ئەو چالاکانەی خۆی یا ڕۆڵەکانی خۆی کە بە دژی کۆماری ئیسلامی شەڕیان کردووە داویان داوەتەوە وەرگەرچی لەژێر فشارێکی زۆر سەختدان لەباری ژیانەوە لەباری ئەوەی کە بتوانن ژیانی خۆیان بەسەر بەرن منزورم بازاڕیان و کەسەبە و دانشجوو و کرێکار و کارمەند و هەمووانە بەڵام ئەمڕۆ بە سەرەڕای هەموو ئەوانە دەستیان داوە سەمانگرتن بۆیە بە نەزەری من بەشێک زۆر کاری خۆیان کردووە شتێککە ئینسان دەتوانێت ڕووی لە ئایندە بێت یانێ ئەو خەباتەی کە ئێمە بە سەرکەوتن دەگەێنە ئینسان دەتوانێت لەسەرەوانە قسە بکە و ئەوەی کە ئەم تاکتیکە خەباتە ئەم تاکتیکی مبارزاتی ئەویش بریتە لە مانگرتنی گشتی ئەمە ببێ بە ئەمرێکی سەراسەری هەنێ ئێستا ئێمە ئەگەر لە وەکو پرۆسەیەک بیبینین بە نەزەری من یانێ سەرنجی بەشێک زۆر لە خەڵکی ئێران و فعالین و چالاکوانانی ئەرسەهای جۆرا و جۆری خەبات لە ئێران بۆ ئەو ئیستفادەکردن لەو تاکتیکە مبارزاتیە لە کوردستانە جەل بۆ من پێم وایە لە ئایندەدا لایەندەیەکی نەزۆر دووردا دەتوانین چاوەڕوانیەوە بکەین کە لە سەتحی ئێراندا و مانگرتنە جواب بداتەوە و ئەوی ژەوەیە کە دەرس و ئەزمونونەکانی خۆیان شێوەی کار و خەباتی خۆیان و لە ڕێبردننی خەباتێکی ئاوادا لە مانگرتنێکی گشتی ئاوادا بگۆزنەوە بۆ باقی نقاتی ئێران ئێمە وتم بەرحاڵ دەتوانین لەسەرەوە قسە بکەین ئەگەرنا بەڕاستی زۆر بەشکۆیە ئەو ئیرادەی بەڵێ کاک شۆڕژ داوای لێبوردنەکەم کادەم بەناو قسەکەتانە بە داوای لێبوردنەوە ئێمە کارەبامان پشراوە با کلیپێک ببینین هەتاکو ئەو کێشەیەمان چاکە بێت دواتر دینەوە درێژە بە قسەکانمانە دەین. زۆر باش.
بەڵێ بەداوای لێبوردن نابینەرانی خۆشەویست و لە کاشۆڕەشیش کێشێکمان هەبوو کێشە کارەبامان هەبوو بەرتەرەف بۆ کاک شۆڕش داوای لێبوردنتان لەکەین ئەفۆ ناخواهشەکەم لە خزمەت بڵێ کاک شۆڕش لە کۆتاییدا ئەگەر پەیامێکتان ڕوو بە خەڵکەیە یا زانیاریتان سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەچوونی مانگرستنەکەی ئەمڕۆ هەیە بفەرمونون مانگرتنەکەی ئەمڕۆ بەڕاستی لەو دیدگاوە زۆر مهمە کە دەست بە دەستدانێکی زۆر بەشکۆیە لە کارێکی زۆر ڕێکخراودا یعنی ئینسان دەبینێ هەموو کەس لە هەر شوێنێکە هەیە بۆ بەسەرنجام گەیاندنی هەدەفێکی مشترک هەوڵ دەدا تایبەتەن بەڕاستی یانێ نەخشی ڕسانە لە دەرەوە کە دەتوانێت بەشێ زۆر لەو پەیامانە ڕابوازێتەوە بۆ ناوە زۆر مهمە لەوەی کە فعالینی مەیدانی لە مەحەلدا دەبێت کار بکەن نەخشی خۆیان بگێڕن بڕۆن بۆ لای خەڵکانێک کە لەناو دوکان و بازاردان دانشجوون کارمەندن کرێکارن و لەگەڵیانە پەیوەندی بگرنەوانەی کە بەرحاڵ ئاگاداری وەزەکەنین و ئەخنایان پێ بکەن کە بێنە ناومانگرتنێکی گشتی بە نەزەری من نەزمێکی زۆر بەشکۆیە نیشان دەدا وتم دوای 45 ساڵدا پڵۆساندن و داگیرکاری و زەبر و زۆر و کوشتاری کۆماری ئیسلامی بازم ئەوە ئیرادەی خەڵکی کوردستانە کە زاڵ دەبێ بەسەر ئیرادەی سەرکوتی کۆماری ئیسلامیدا و ئەمە زۆر بەشکۆیە و نیشان دەدا چەند نەزمێکی بە کۆمەڵ کار دەکا بۆ ئەوەی کە مانگرتنێکی ئاوا دوای پرۆسەیەکی 45 ساڵەیدا پڵۆساندنی کۆماری ئیسلامی بە سەرنجام بگەێنێ من پێم وایە دەبێ پێشووتریش لەو بەحسەی پێشوودا ئیشارەم پێکردووە ئەو تاکتیکی مبارزاتیە و ئەو هەڵسوڕاوانەی ئەو هەڵسوڕاویەی کە لە کوردستان بە نسبەتی مانگرتن و استفادە لە ئەبزارهای مبارزاتی هەیە دەبێ بۆ سەرجەم شارەکانی تری ئێرانیش بگوازرێتەوە و دەبێ هاوسوویە هاوجەهەتیەک ببێ کە بتوانێت زۆر بەشکۆتر بێ لە ئێستا کە تەنیا لە بەشێک لە ئێراندا لە جەریاندایە و ئەویش نەخشی ئەو پێشڕەوی و پێشکەوتنەی خەڵکی کوردستانە لە خەباتی درێژماوەی ئێمەدا بە دژی کۆماری ئیسلامی هەروواکە لە شۆڕشی ژینا ئەو شعارە لە کوردستان و لە دوای مانگرتنی خەڵکی کوردستان بۆ باخین و قاتی ئێران گواسترایەوە من پێم وایە ئێستەیش سەرەتایەکە بەشێک زۆر لە چالاکوانانی سیاسی لە ئێرانە ڕێکخراوە مەدەنیەکان و حتا زیندانیانی سیاسی کە ئەمڕۆ مانیان گرتووە لە خواردن و شارەیان بەو مانگرتنە کردووە سەرنجیان بۆ ئەم نەوعە لە سازمان یافتگی و بۆ ئەم نەوعە لە کارکردن و هەڵسوکەوت و چالاکی خەڵکی کوردستان ڕاکێشراوە و پێم وایە لە ئایندەدا دەتوانین ئەو تاکتیکە نە لە ئایندەیەکی بەرحاڵ زۆر زوودا بەڵام پێم وایە لە ئایندەیەکی نەفرە دێردا بتوانین چاوەڕوانی بکەین کە ئەو تاکتیکە بتوانین لە دژی کۆماری ئیسلامی زۆر بە بەشکۆتر چاوەڕوانی بکەین زۆر سپاس بۆ بەشداریتان کە شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەکە بەشدار بووی زۆر سپاس بۆ ئێوەش